ئەوەی کە پەروەردە چۆن پێشخەین بدوین و لە تەجروبیات و زانستی ئێوە کەڵکی لازم وەربگری. دەخمەتان عەرز کەم هەرو جۆرە ئاغای دکتۆر عەزیزی فەرموویان پەروەردە زۆر کارێکی پیچیدەیە، زۆر شتێکی سەختە و ئەگەر بە جوانی لە پیچیدەگیەکانی تێنەگەین ممکنە ئەو شتەی کە ئەمانەوێ پێ بگەین نەگەین، ئەو ئامانجەی کە قەرارە لە ئایەندا لاوانمان نەسڵی نوێمان پێ بگەیە پێی نەگەین. جا بۆ ئەوەی کە بتوانین لەسەر ئەو بەحسە بدوین کە چی بکەین کە پەروەردەی ئێمە پەروەردەی سەردەم بێت، پەروەردەی پێشکەوتوو بێت، پەروەردەیەک بێت کە ئێمە بە ئامانجەکانمان بگەێنێ، لاوەکانمان هۆویەت و هۆویەتی هەم وەتەنی بگرن، هەم بەهاکانی کۆمەلگاکان بپارێزن، هەم ئەو شتە بن کە ئێمە لیان ئینتزارمان هەست، لازمە کە کارەکەمان بە سیستم بکەین. یەکێ لە ڕێگایە کە پەروەردە پێشەخات بە سیستمکردنی پەروەردەیە. پەروەردە ئەگەر بمانەوێ باسی کەین چییە، ئێوە هەمووتان مامۆسان و لە من زۆر زۆر باشتر تاریفی پەروەردە و باسی پەروەردە زانن. ئەمە پەروەردە ئەگەر بە زۆر کورتی و سادەگی باسی کەین، دابینکردنی دەرفەت و مەرج و ئاسانکاری پێویستە بۆ سەرهەڵدان و دەرکەوتنی تواناکانی تاک. یعنی هەر تاکێک بتوانێ ببێ بە ئەوەی کە ئەبوا ببێت. ئێمە خوا لە وجودمانە ئستعداد و تواناییە لە مختلفی دانا، ئەوەی کە فەرقمان هەیە بە یەکە و شاید ژینگەکەمان بۆ بەجێهاتنی ئەو تواناییە لە فەرقی کرد بێت. ئێوە لە نەزەرا بگرن دانەیەکی گەنم، ئەگەر دانەیەکی گەنم ناتوانێت ببێ بە جۆ، ئەمە ئەگەر ژینگەیەکی باشی بۆ فەراهەمکەی، نور و ئاو و خاکی باشی بێ، ئەبێ بە خوشەیەکی گەنمی جوان. ئەوە لە توانایە. ئینسان لە توانایە زۆر چت هەست، پێویستی ئەوەیە کە ژینگەیەکی بۆ فەراهەمکەی کە ئەو توانایە لێ بتوانێت. ئێمە پێڵێن باروەرکە بەدی بێرێ بارحاڵ بمان بەخشم، بازێ لە کەلەماتی ئێمە ممکنە فارسی بێت و وەلاسە گیرەکەین لە بینە بمان بەخشن. جا چی بکەین کە تاکەکان ببن بەو شتەی کە توانایان هەیە کە لە وجودیانە هەیە. ئەوەیە کە سیستمێک دابین کەین بۆیان کە ئەو توانایە لە بتوانێت لە بالقووە تەبدیل کا بە بالفعل. سیستم چییە؟ سیستم کۆمەڵە بەشێلێکی جیاوازە کە هەر کامێکی کاری خۆیەکە، بەڵام لە ئەبێ بە یەکە و هەماهنگن لە ئاخرا بگەین بە یەک نەتیجە، بگەین بە یەک ئامانجی مشتەرەک. مثالێک ئەگەر لێبم لە سیستم، بەدەنی ئینسان سیستەمە، یعنی بەشێلی جیاوازی هەیە، بەشی هاتوچوی خوێنی هەیە، ئاعسابی هەیە، نازانم حازمەی هەیە، فڵانی هەیە، فڵانی هەیە. یەکێکی تووشی کێشە بێ، کولی بەدەن سڵامەتیەکەی دووچاری اختلالە بێ. سیستەمی پەروەردەیش هەروایە، لە کۆمەڵە بەشێلێک پێک دێت کە ئەگەر ئەم بەشێلە بە یەکەوە هەماهەنگ نەون، بە هەماهەنگی کار نەکەن، ئێمە ناگەین بەو شتەی وا ئەمانەوێ پێ بگەین. جا ئەو بەشێلە خۆتان زۆر باشە زانن چین، بەڵام ئەگەر ئیجازە بفەرمون من عەرزەکەم سیستمەکان دوو جۆرن، یا کراون یا داخراون. سیستمی کراوە سیستمێکە کە لەگەڵ کۆمەلگا و دەوروبەری خۆی دادوستەتی هەیە، یانێ
شتەگرێ و شت ئەداتە هەرچێ لە قوتابخانە ئەتفاقکەوێ کۆمەلگا لی باخەبەرەوێ لە کۆمەلگا هەر ئەتفاقێ بکەوێ قوتابخانە و زانستگا و جێلی پەروەردە تا تاثیر قەرارە ئەم سیستمە سیستمێکی کراوەیە سیستمی داخرا و لەگەڵ محیتی خۆی پیرامونی خۆی ئەترافی خۆی تەبادلی داد و ستەتی دادە ناکات بەنابەرین ئێمە لە سیستمی پەروەردە ئەبێ هەم ناوی بەخشی پەروەردە بەشی پەروەردە بە کولی خۆشمان پێوە بە یەکەو هەمانگ بن هەم لەگەڵ کۆمەلگا هەمانگی بکەین هەر کام لەمانە اتفاقکەوێ ئاهای دکتۆر فەرموویان اقتصادی جامعە تاسیری هەیە لەسەر پەروەردە موچەی مامۆسا درەنگەکەوێ پەروەردە دووچار مشکڵەوێ مامۆسا تەخەسوس و اختصاصی ناوێ نەفەقەت لەسەر قوتابی تاسیردانێ پەیامەدی خراوی بانگی خراوی بە کۆمەلگا ئاگەیێت بنابەرین ئەبێ زۆر هۆشمان بوێ زۆر مواظب بین بە شێلی مختلفی پەروەردە بە یەکە و هەماهەنگ بن بە یەکە و یەک ساز لێبن هەر کەسێ بە لای خۆیان نەچێت جا بەشەکان ئەگەر باسی بکەین ئەوەڵێن بەش و مهمترین بەش لە پەروەردە مهمترین ژێر سیستم فەلسەفەی پەروەردەست ئایا ئێمە فەلسەفەیەکی ڕوون و ڕۆشنمان هەیە بۆ پەروەردەمان کە بزانین هاین بە شۆن چ تاکێکە و ئینسانی ئیدەئال لە پەروەردەی ئێمە چۆن بەشەرێکە چیمان لێوێ خۆتان لە من زۆر باشتر زانن فەلسەفە جواوی سێ سوالە داتەوە یەکێک ئەوەی کە بوون و هەستی و ئەوە ئێمە ڕۆیامان تێبینیمان لە مەوردی ئینسانە و چییە چه ئینسانە ئینسانی ئیدەئال و مەطلوبی ئێمەیە ئەگەر تعریفێکی دەقیقمان نەبێت کە هەم ئەوانەی واکەی بەڕێوەبەری سیستەمی پەروەردەن لە سطوحی مختلفە لێ ئاگادار بن باوەڕیان پێی بێ تا ئەگەیەتە قوتابخانە و مامۆستا و بەڕێوەبەر و هەموو ئەمانە ئەگەر لەو فەلسەفە کە ئێمە هاین بە شۆن پەروەردەکردنی چ تاکێکە و لەسەر ئەوە تەوافقمان نەبێ ممکنە هەر کەسێک کاری خۆمان بکەین و وەختە کەسێک تەربیەتەکەین کە لەگەڵ ڕۆیاکانمانە لەگەڵ ئەو ئاسۆیلە کە پێشبینیمان کردی ناخوێنێتەوە ئێمە بە شۆن شتێترە و بووین ئیسا شتێتر بە شتێتر گەیشتین فەلسەفە غیر از ئەوەی کە بەحسی هەستی شناسیە باسی بەرحاڵ ئیپیستۆلۆژیشەکە باسی شناخشناسیشەکە ئەوەی کە فێربوون بە چی ئەزانێ ئێمە ئەمڕۆ ئاەی دکتۆر عەزیز لە بەحسێترا باسی ئەوەی کرد جۆرەهای مختلفمان لە فێربوونەیە لە ڕەفتارگراییە فێربوون و یادگیری شتێکە لە شناختگراییە شتێکە لە سازەندەگراییە شتێکە لە ئینسانگراییە شتێترە فەلسەفە جوابی ئەمانەداتەوە کە ئێمە بەر ئەساسیە و فەلسەفە ئەو ڕۆیا و ئەو ئیدە کە قەرارە پێ بگەین ئایا شناخشناسیەکەمان لە ڕاستای ئەوەیە یانە هاین بە شۆن ئینسانێکی تربیەت ئینسانێکی مکانیکیە و کە وەک ماشین تربیەتی کەین فەلسەفەکەمان ئەبێ بە ڕەفتارگرایی هاین بە شۆن ئینسانێکە و تاکێکە و کە ڕەخنە بگرێت کە خەلاق بێت کە داهێنەر بێت شناخگراییەکەمان یا شناخشناسیەکەمان ئەبێ بە شتێکی تر فەلسەفە غیرە زەم دووشتە بۆمان مشەخەسەکە بەهاکانمان چین چی باشە چی خراوە چی جوانە چی ناشیرینە خۆتان نەزانە ئەمە شتێکە لە کۆمەلگای جۆرا و جۆرە تەفسیری متەفاوتی هەیە بەنابەرین ئەوەڵین قەدەم
ئەوەڵین نقطە کە ئەبێ دەستی پێ بکەین لە سیستەمی پەروەردە ئەبێ فەلسەفەیەکی ڕوونی مشەخەسمان هەبێ، نەچین هەر ڕۆژە لە جێیەکە و شتێ بێرین بێرین ئێمە ئەم سیستەمە پیاداکەین. ئەو سیستەمە ممکنە لەگەڵ کۆمەڵگای ئێمە، لەگەڵ بەهاکانی ئێمە، لەگەڵ ڕۆیاکانی ئێمە نەخوێنێتەوە. ئەمە یەک. دووەمین چێت، ئێمە بۆ ئەوە فەرزمانەوەیە کە ئەو فەلسەفەمانە هەیە، ئەزانین بەهاکانمان چین، ئەزانین فێربوون بە کام لەو تۆریەلە ئەبێ لەسەر کام لەو تۆریەلە بەناکرابێت. دووەمین چێت ئەوەیە کە دەی باشە ئەمە ئەبێ چوارچێوەیەکمان هەبێ، ئەبێ ساختار و ئستراکچەرێکمان هەبێ کە ئەمە دابشکە لە بەشێلی مختلفە هەر کەسێ وەزیفەی خۆی ئەنجام بە، جا ئەتوانێ وە وەزارەت بێ، ئەتوانێ ئەوە لە سیستەمیە لا مەرکەزیە مەدرسە و نازانم هەیەتۆ مەنا و جێلی تر بێ. ئەو ساختارە، ئەو چوارچێوە دقیقاً وەزیفەی ئەوەیە بڵێ ئێمە بۆ ئەوە بگەین بەو ڕۆیای مشتەرەکمانە، بەو تاکی ئیداڵمانە بتوانین تربیەتکەین، لە باخچەی ساوانە ئەبێ چی بکەین، ئەبێ لە سەرەتاییە چی بکەین، لە ناوەندیە چی بکەین، لە ئامادەگیە چی بکەین، لە زانکۆە چی بکەین، چون ئەمانە هەمویان پێکەوە بەسراوە. ئەگەر لە یەکێکیا لار ڕۆین مەحاڵە بگەین بەو شتەی واکەی لە پێشدا لەسەری بە تەوافق گەیشتین یا باوەڕمان پێیە. بەس ئەو ساختارە، ئەو چوارچێوە، ئەو ڕێخستنە، ئەو پێکهاتە زۆر مهمە. دوای ئەوە ئەبێ مشەخەسی کەین ئەم پەروەردەیە کە ئێمەمانێ بۆ چێیە. ئاغای دکتۆر وتیان ئینسانەکان بە تەعدادی جەماوەریان ممکنە تایبەتمەندی خاصی خۆیان هەبێ، تەفاوتای فەردیان هەبێ، ئەبێ لە هەر دەورەیەکە ئیسا باخچەی ساوانە، ئیسا سەرەتاییە، ئیسا زانکۆیە، چین معەدڵەکان ئەو میانگینەکان وەسەتەکان دەربێرین، بەڵام لە ئەملاو ئەولاکانیش یعنی کەم و زیاکانیش چاومان نەخوجێنین تا بتوانین لە هەر دەورەیەکە لە هەر بەخشە لەم کارە بتوانین بە باشی بەڕێوە بووین. ژێر سیستەمێکتر ئەوەیە کە دەی باشە ئێمە ئەوە فەلسەفەمان هەیە، ئەوە پێکهاتە و ساختارمان هەیە، ئەوە ئەزانین لە هەر دەورەیەکە چۆن تربیەتکەین، دەی ئەوانەی واکەی ئەم کارە ئەنجامەدەن کێن. ئێمە باشترین بەرنامەشمان هەبێ ئەگەر بە دروستی ئیجرای نەکەین بە نەتیجە ناگەین. ئەمە حتمما هەمووتان تەجروبەتانێ. زۆر وەخت بەرنامەکانی دەرسی مەنهەجەکان کەم و کوڕیان هاتیە، مامۆستایەکی باش کەم و کوڕی مەنهەجەکەیش بەرتەرەفەکە. بەرعەکس بعضێ وەخت مەنهەجەکە بەرنامەکە ممکنە باش بێ ئەوەی کە ئیجرایەکە خراپیەکە. بەنابەرین ئەبێ لە خێزانە و زۆر جار بینی خانەوادە خێزان و مەدرسە وەک یەک تماشای شتەکە ناکەن. ئەمە هەر لێرەوە دەست پێکە بە تەعارۆز، بە تەناقوز، بە ئەوەی کە لە ماڵە شتێکیان پێ باشە لە مەدرسە شتێتریان پێ باشە. خێزانە، خانەوادەیە، مامۆستا گرنگترین ڕۆڵی هەیە لە پەروەردەدا. ئەمڕۆ زۆر باسی گرنگی کاری مامۆسامان کرد لەو دوو بەشەکەی ترا. مامۆسا ئەبێ هەم لە اختصاصی خۆیان پسپۆڕ بێ، ئەوە ئەوەڵین انتظارە. مامۆسای بیرکاری ئەبێ لە بیرکاریە پسپۆڕ بێ. ئەمە زۆر کەسە پسپۆڕن لە اختصاصی خۆیانە، بەڵام مامۆستایەکی سەرکەوتوو نین بۆ لەبەرەوەی پێداگۆژی نازانن، لەبەرەوە ڕەوشهای
تدریس نازانن، لەبەرەوە ڕەوانشناسی نازانن، لەبەرەوە ناتوانن تەلەبەکانیان بە باشی بناسن و ئەنگیزەکانیان تەشخیص بن. ئەگەر مامۆسایە هەم لە بەشی خۆیان پسپۆڕ بێ، هەم پێداگۆژیش باش بزانێ سەردەمی تەکنۆلۆژیە، ئەبێ لە تەکنۆلۆژیشە و بەکارگردنی تەکنۆلۆژی بۆ ئاسانکاری بۆ فێربوون بتوانێت کەڵک وەربگرێ. ئیسە مناڵەکان زۆر وەخت لە مامۆساکانیان لە زەمینەی تەکنۆلۆژیا سەرکەوتووترن، باشترە زانن، لە حاڵێکە ئێمە بە تەرەفێکە ڕۆین کە ئێوە پێڵێن زیرەکی دەستکرد، ئێمە پێڵێن هوشی مەسنوعی AI دکتۆر ئشارەی پێکرد، یعنی هاتووەتە ناو زیندەگیمان بۆ 5-6-10 ساڵی ئایندە شاید 90% لە کارەکانمان کە ئیسە زۆر بە زەحمەت ئەنجامیین بتوانین بە کەڵکوەرگردن لە زیرەکی دەستکرد ئەنجامی بین. زۆر وەختۆ پرسیارێکەکەی لە تەلەبەکانت، پرسیارەکەت تەواونایە سێرچەکە و جوابەکەت پێهاتەوە. ئەو زەمانە گۆڕا کە مامۆستا بڵێ من هەموو شتێکە زانم و پێی وابێ تەلەبەکانی هیچ نازانن. ئەبێ هەم مامۆسا ئیحساسکە ئەبێ فێر بێ لە تەلەبەوە، هەم بەرەکسەکەی. دوایەوە قوتابخانەیە، قوتابخانە ئەبێ ژینگەیەک، ئەبێ شەرایطێک فەراهەم کە مامۆسا بە ڕاحەتی بتوانێت ئەرکەکەی بەڕێوە بوات. ستافی کارگێڕی و مدیریەت و ئەمانە ڕۆڵی پشتیبانیان هەیە، یعنی ئامادەکاری و ئاسانکاریەکەن کە مامۆسا بتوانێت بە خەیاڵی ڕاحەتە و کارەکەی ئەنجام بە. جا عەرزی من ئەوەیە هەر کام ئالەم وردە سیستمێلە خەلەلی تیابێ ئێمە لە ئامانجەکەمان دوورەکەوینە. ئێمە ناگەین بەو شتەی تازە ئەگەر بمان بێ لە زۆر گیان نیمانە، ئەو ڕۆیامانە مشەخەص نییە. ڕۆژێ ئەڵێن بەرنامە لە سوێدەوە تێرین، ڕۆژە لە فەرانسەوە تێرین، ڕۆژە لە ئێرانەوە تێرین، ڕۆژە لە جێترەوە مەسەلەن تێرینی، بێ ئەوەی بزانین ئایا ئەو شتەکە هێناومانە لێنەوە بەکارێڕێتێ یا نا. عەرزم کرد سیستەمی پەروەردە سیستەمێکی کراوەیە، کۆمەڵگا لەسەر بابەتی خوێندن و پەروەردە بە شدەت ئەتوانن تەئسیردانن. خۆ ئامرازەکانی پەروەردە وەک مەنهاج، وەک یاسا و ڕێساکان، ئەمەش سیستەمێترە. عەرزم کردی لە سیستەمێکە کە مەرکەزین هەموو مناڵەکانی یەک کتێبە خوێنن. دەی تۆ لە کۆمەلگایەکای کە بەهاکان و ئەریشەکان کامڵان متەفاوتن، یەکێ مەسیحیە، یەکێ مسلمانە، یەکێ یارسانە، یەکێ فڵانە، دەی تۆ مەنهەجێکی مشتەرەک لە گەشتێکە بۆ ئەمانە دەی چۆن نەتوانی ئەمانە هەمویان بتوانی بکەی بە یەکێ. ناکرێت لەم سەردەما ئیدی ئەگەر تەفاوتەکان لە نەزەرانەگری وە بزانە دۆڕاوە بکار. ئەمانە ئەتوانن تاسیرێکی زۆر دانن. شێوازەکانی پەروەردە، وانەوتنەوەی مامۆسا، ئەوەی کە لەکوێ دەرس لە چ شوێنێکە کاتی فڵانی، ئەمانە هەمویان متغەیریە لێکن کە لەسەر نەتیجەی پەروەردە و گەیشتن بە ئامانجەکانی پەروەردە تەئسیریان است. و ئاخرین بەش ئەگەر بە کورتی عەرزکەم هەڵسەنگاندنە. لە زۆر جا هەڵسەنگاندن لە پەروەردە بووە بە هەدەف، لە حاڵێکە ئامرازە، وەسیلەیە، هەموو خوێنن بەڵکو نمرە بگرن و نەزانکۆ. یعنی نمرەگردن ئیسە چۆن نمرە بگرێ زۆر مهم نییە، فقط نمرە بگرێ، فقط امتیاز بێرێ، خاڵ بێرێ بە قەولێەوە، نازانم شتیا وای پێڵێ. وای پێهاتیە دایکەکان ئەوەڵین ئارەزویان بۆ مناڵەکانەوە بچێتە زانکۆ. لە حاڵێکە زانکۆ قەرار نییە هەموو کەس بچێتە زانکۆ. زانست باشە، سەرکەوتن باشە، ئەما هەموو شتێک خۆ بە زانکۆ
ختم ناوێت. بەنابەرین ئەوەی کە چۆن هەڵسەنگاندن بکەین، مامۆستا چۆن لە پەروەردا بتوانێت هەڵسەنگاندکە، شێوەزهای مختلفەیە، ڕەوشهای مختلفەیە و هەر کامێکیان تاسیرێ زۆر دانێ لەبان ئەو فێرخوازەی کە ئێمە هەڵسەنگاندنی بۆکەین. زۆر وەختەس نمرەیەکی نادروستی ئێمە ممکنە کەسێک کامڵان دوچاری ئەفسوردەگی و ناڕەحەتی بکات. وەختێک هەیە عەداڵەت لە هەڵسەنگاندنەکانمان ناوێ یا کەم ڕەنگە باعسی ئەوەوێ کە ئیحساسکەن، ئیحساسی تەبعیزکەن، ئیحساسی فەرقکەن. ئەمانە هەموویان ئەگەر ئارایزم خولاسەکەمەوە لە خزمەتانە ئەوەیە سیستەمی پەروەردە وەکو سەعاتی وایە، وەک کاتژمێر وایە، نەو کاتژمێر دیجیتاڵیەکان، ئەو کاتژمێرەکان کە چەرخ و شتەیەکی زۆری تایە، یەکێکی دەندانەکەی بشکێ کاتەکە بە دروستی نیشان نادە. ئەبێ هەم مامۆستا، هەم خانەوادە، هەم ساختار و ستافی بەڕێوەبردننی پەروەردە، هەم مەنهەج، لە گشتی مهمتر هەم فەلسەفەکە هەمووی پێی باوەڕی هەبێ، هەمووی تەلاشکا کە بەوە بگێ. ئەگەر غێر ئەز ئەوە بێ ئێمە دووچاری سەرگەردانیەوەین، نازانین چیمان گەرەکە. وەختێ نەزانین چیمان گەرەکە ممکنە هەر شتێک تووشمان بێت. داوای لێبوردنتان دەکەم سەرتان مێشان، هێوادارم توانیم بتم ئەو ئامانج و هەدەفەم کە بوو لە خزمەتان عەرز بکەم. هەر سوال و فەرمایشێکتان بێ لە تەجروبیات و فەرمایشاتان ئیستفادە بکەم.